ماوەی ئەم وەرزەی کارکردنی پەرلەمان درێژ کرایەوە ئەوەی ئێمە خواستمان بوو بیڵێن بەداخەوە دەستەی سەرۆکایەتی نوقتە نظامەکەی وەرنەگرتینەوە بوو کە بە پێی ڕەو دەتوانرێ ئەم وەرزە بۆ ماوەی 30 ڕۆژ درێژ بکرێتەوە. ئێمە وەکو فراکسیۆن خوازیار بووین کە بۆ ماوەی 30 ڕۆژ درێژکردنەوەکە لە بەرژەوەندی خەڵک بێ بە شێوازێک کە ئەو پرۆژانەی لەلایەن فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانەوە پێشکەش کراون بۆ نمونە فراکسیۆنی نەوەی نوێ و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کۆمەڵێ پرۆژەن کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە. ئێمە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ ویسمان داوا بکەین کە ئەو ماوەیە کە درێژ دەکرێتەوە پەرلەمان لە بەرژەوەندی خەڵک بێ وەتیایە ئەو پرۆژانە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ بکرێ و ژیان و گوزەرانی خەڵک کەمێک باشتر بکرێت لەو دۆخەی کە ئێستا هەیە. بەڵام بەداخەوە دەستەی سەرۆکایەتی نوقتە نظامەکەی وەرنەگرتین. ئەوەی کە گرنگە بڵێنەوەیە بەداخەوە تا ئێستا لە ماوەی ئەم وەرزەی پەرلەمانە لە ماوەی 7 مانگی دەست بەکاربوونی ئەم خولەی پەرلەمانە تەنها یەک یاسا دەرچوێنراوە، ئەویش یاسای سەرۆکایەتی هەرێم بووە کە لە بەرژەوەندی حەلکردنی کێشەی حیزبەکان بووە. وەکو پێشتریش وتومانە لە دنیای پەرلەمان ئیشی چارەسەرکردنی کێشەی خەڵکە، بەڵام ئێستا خەڵکیش و پەرلەمانیش مەشغوڵ کراون سەرقاڵ کراون بە چارەسەرکردنی کێشەی حیزبەکان و هەندێک جار کەسەکانەوە. لەبەرەوە بەڕاستی ئێمە خوازیارین شکۆ بۆ ئەم پەرلەمانە بە شێوازێک بگەڕێتەوە کە ڕەقیبێکی ڕاستەقینە بێ بەسەر دام و دەستگاکانی حکوومەتەوە و ئەو یاسایانەی کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە هەر لە یاسایی بۆ نمونە ئەو یاسایانەی پێشکەش کراون دەرماڵی تایە بۆ خوێندکاران. ئێستا کێشەی خوێندکارانی خۆناغی 12 هەیە، کێشەی موچەی پاشەکەوت کراو هەیە، هەندێک کێشەی هەیە، سلفای عقار هەیە. لەبەرەوە ئەو کێشانە بەڕاستی کێشەی هەنووکەین و ئەو کێشانن کابێ پەرلەمان لەسەری بوەستێ و ئێمە خوازیارین کە ئەم درێژکردنەوەی بۆ ئەوە بێنەک بۆ حەلکردنی کێشەی حیزب.